زیاتر لە 8 مانگە حکوومەت یاریان بە سیستەمی پێشەکەوتکردن موچەی فەرمانبەرانی دابەش دەکات. لە بەرامبەریشدا فەرمانبەران و موچەخۆران بە شێوەی جیاواز ناڕزایەتی دەردەبڕن، بەڵام فەرمانبەران سەرەڕای بایکۆتکردنی داوام موچە وەردەگرن و بە فشارەکانیشیان نەیانتوانیوە حکوومەت ناچار بکەن بە داواکانیان. ئێستا فەرمانبەرانی یاریێمی کوردستان بەم شێوەیە داوام دەکەن، بەشێکیان لە هەفتەیەکدا تەنها 2 بۆ 3 ڕۆژ دەوام دەکەن. لە هەندێک ناوچەش بەهۆی بایکۆتەوە هەردەوام ناکەن و بەشێکیشیان بەویستی خۆیان داوام دەکەن. هەرچەندە لە تەواوی شارەکانی یاریێمی کوردستان موچە بە سیستەمی پاشەکەوتکراوی دابەش دەکرێت، بەڵام فەرمانبەرانی ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین داوامی بەشێکی زۆری فەرمانگەکانیان وەستاندووە. بەهۆیەوە مامەڵە و کاروباری هاوڵاتیان ڕاگیراوە، بەڵام لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک داوامکردن بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە. سەرەڕای بایکۆتی فەرمانگەکانیان ڕۆژانە فەرمانبەران گردبوونەوە و ناڕزایەتی دەردەبڕن و ئومێدیان لەسەرەوە هەڵچنیوە کە بایکۆتکردن فشارێک دروست بکات بۆ سەرچینی دەسەڵاتدار و خاوەن بڕیاری ئەم هەرێمە، بەڵام مانگرتنی فەرمانبەران و هەڵوێستەکانیان جگە لە زیان تا ئێستا نەیتوانیوە فشار دروست بکەن بۆ سەر حکوومەت و ناچاریان بکات بە جێبەجێکردنی داواکاریەکانیان. ئەوەتە هەمووی هاتۆ بە کۆڵە پارەوە بەگەڵاوە ئەوەتە. ئێستا فەرمانگەکانی خانوبەرە و باجوو ئاو کارەبا و شارەوانی و هاتوچۆ و بەشێکی دیکەی ئەو فەرمانگانەی کە داهاتیانەیە بەهۆی بایکۆتەوە یان بەهۆی کەمی داوامکردنیانەوە زیان بەر هاوڵاتیانی دیکە دەکەبێت. بۆ نمونە پارەی کارەبا و ئاو لەسەر هاوڵاتیان کۆ دەبێتەوە و غەرامەی دەچێتە سەر، یان مانگرتنی بانکەکان کە بەهۆیەوە ئەو هاوڵاتیانی قستی مانگانە دەدەن ناتوانن پارە بدەن و ناچار دەبن، بەهۆی دواکەوتنیەوە ئەوانیش غەرامە بدەن. پارەیە باجی دوکان و سار و شتەکە بەناومەوەیە، ئێستا هاتووم بیدەم لێم وە ناگرن. ئێستا ناڕزایەتی و بایکۆتی فەرمانبەرانی فەرمانگەکان ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بە جۆرێک لە پاشاگەردانی دادەنرێت و کاریگەری زیاتر دروست دەکات بۆ قوڵبوونەوەی قەیرانی دارایی هەرێمی کوردستان. واتە فەرمانبەران بە ناڕزایەتیەکانیان و بە فشارەکانیان تا ئێستا نەیانتوانیوە حکوومەت ناچار بکەن بە جێبەجێکردنی داواکاریەکانیان و حکوومەتیش سوورە لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی لەسەر موچە. هونەر ئەحسان، NRT.